سەرباری بڕیار و ڕێنمایەکانی لێژنەی مادەی ١40 بازنەی تعریب لە کەرکوڕ و لە فراوان بوونە بەرەو گوندی ترکەشکانی خوار و بەڕێکەوتین لەوێ هاوردەکان کاریان بۆ داژیکردنەوەی زەویزاری کورد دەست پێ کردوتەوە. هەموو ساڵێکی وەختە مەحاڵمان ئەمە نانێک نییە لە ماڵەکەیان ئەمە ئەگە پاڵپشتی نەبێ لە جەماعەت خۆیانەوە هەرکی دوو محامی سێ محامیان کردووە ئێمە بێ مامۆستا هەموو ڕۆژێ بێنە گیانمان وەڵا برا ئەمە ژیان نیە هەموو پشتگیریەشان بۆ ئەکەن ئەوەی عەقدەکان لە کوردەکان بسرن هەر بەڕاستی ئەم بڵێن کورد تعریبەکەن لە کورد نەمێنێ خۆی ئەوە مەقسەدیان ئەوەیە کورد لە کەرکووک نەمێن نەبڵێن کورد لە کەرکووکەیە ئیساکە بڕۆ کتابی بێنە ئەڵێ تو ئاوارەی هاتوو بۆ کەرکووک بە شەو دێن ئەیچێڵن ها بێ ئەوەی خەبەرمان بێتن بە ئەیدروشەوە بێەوەی خەبەرمان بێتن کاتە زانری ئەلێ کاگە بۆ ئەلێ کاکە قانون لەگەر ئێمەیە قانون با بکوا قانون ئێمە بۆماتەوە دێ یعنی شار ئەگە دێنە بێ شار چی عەقدیان تازەوە نەکردووە گەلێکیانە دووبارە تعریبێکی بە قانونی دووبارە تعریبمان بکەنەوە ئەمە دەستێکی ئیدارەی کەرکووکی هەیە لەگەریانە و جەماعەتێکن مەجموعەیەکی ئەمە سونەی عەرەبی پیانەڵێن نیگەرانی جوتێرانی کوردمان گەیاندە ئیداری لەیلان بەڕێبەری ناحیەکە کە لە پێکاتی تورکمانەوتی مەحاڵە جارێکی تر زەویزاری کورد ڕادەستی هاوردەکان بکرێتەوە. کۆمەڵێ عەرەبی دەهاتوو هاتوونە قەرارات وەریان کردووە لە مەحاکم باعتبار ئەم عەرزا بگەڕێ بۆیان ئێمە حتا ئێستا تەسلیمان نەکردووە ئەم عەرزانە بەڕاستی تەسلیمان نەکردووە والله من لە بیدایەتەوە قبوڵم نەکردووە قبولیش ناکەم قەت قبول ناکەم حتا ئەگەر ئەم قەرارە دەرنەچێ من ئەم ئیشە قەت نایکەم من 32 دێم هەیە تەرحیل بووە خاوەنی گەڕاوە عەرزەکان بەدەسێتی بەس چییە عەزیەت بۆ ئێمە خوتە نابێ بۆی فأو فلاح ناتواني مشروعي بكاوك أم خلقها دو مثلا لحلا كربلاء نجف بغا أوان عرضيان هيو مدوازني كمشروعي كان خلق إيمانات وأنا أو إيشانا بكن من براستي أو عرزانا قد تستيمناكم سەدان دۆنم زەویزاری کورد لە نێوەم گوندا لە بەردەم هەڕەشی داژیکردنەوەدایە تاکە ومێدیاوایەکانی سنووری کەرکووک کارکردنە بە بڕیارەکەی لێژنەی مادەی ١40 کە وێنەی نووسراوەکە گەیشتووەتە دامەزراوەکانی پارێزگای کەرکووکیش. خواست و داواکاری جوتێرانی کووردە سەرکردایەتی کورد پشتیوانیان بێت بۆ جێبەجێکردنی بڕیاری 29 بۆ کۆتایی هێنان بەگرێ بەستە کشتتوکاڵەکانی تعریب عومەر غەریب کورسات نیوز گوندی ترکەشکانی خوار و لە ناحی لەیلان.